ئیبراهیم ڕەیسی جەلادی ٦٧ و هاوڕێکانی کوژران. بە گوێرەی هەواڵەکان نزیکەی کاتژمێر 4 پاشنیوەڕۆی ڕۆژی یەکشەممە 30 گوڵانی 1403 هێلیکۆپتێری هەڵگری ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێران و حوسەین ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ڕەژیم لە باشووری ناوچەی وەرزەقان لە ئازەربایجانی ڕۆژهەڵات تووشی ڕوودا بووە. ڕەیسی لەگەڵ شاندێک لە وەزیران و بەشێک لە بەرپرسانی پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات بە مەبەستی بەشداریکردن لە ڕێوڕەسمی تەواوبوونی پرۆژەی هاوبەشی بەنداوی قزلقەلعەسی لەگەڵ وڵاتی ئازەربایجان لەسەر ڕووباری سنووری ئاراس سەردانی ئەو ناوچەی کردبوو. هەروایە ئیلهام عەلیۆف سەرۆکۆماری ئازەربایجانیش لە مەراسمی تەواوبوونی پرۆژەی بەنداوی قزلقەلعەسی ئامادە بوو. سەرەڕای تێپەڕبوونی چەندین کاتژمێر بەسەر ڕووداوەکەدا، بەڵام هیچ هەواڵێکی باوەڕپێکرا و سەبارەت بە چارەنووسی ئیبراهیم ڕەیسی و هاوڕێکانی لە بەردەستانە بوو. میدیاکانی حکوومەت راپۆرتی دژبەیەکیان لەسەر ئەم ڕووداوە بڵاو دەکردەوە. سەرەتا دەوترا کەش و هەوا تەماوی و ناجێگیر بووە. کۆپتێرەکە نیشتوتەوە و ئیبراهیم ڕەیسی و شاندەکەی یاوەری بە ڕێگای زەویدا بەرەو تەورێز بەڕێکەوتون. بەڵام دوای کاتژمێرێک هەواڵەکە گۆڕا و باسڵەوە کرا کە کۆپتێری هەڵگری ئیبراهیم ڕەیسی لە نزیک وەرزەقان کەوتۆتە خوارەوە. دوای ئەوە سەرچاوە هەواڵیەکانی کۆماری ئیسلامی و بەرپرسە جۆرا و جۆرەکانی ڕەژیم بە بەردەوامی هەواڵی دژبەیەک بڵاو دەکرایەوە. سەرنجام بە هاوکاری فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا شوێنی کەوتنە خوارەوەی کۆپتێرەکەی هەڵگری ڕەیسی و هاوڕێکانی واتە حوسەین ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە، ئیمام جومعەی تەورێز پارێزگاری ئازەربایجانی ڕۆژهەڵات و فڕۆکەوان و پاسەوانەکانیان لا کاتژمێرەکانی سەرەتای سەر لە بەیانی ئەمڕۆ دووشەممە 31 گوڵان دۆزرایەوە لە کاتێکدا کە تەرمی سەرنشینەکان بە تەواوی سوتا بوو. دواکەوتنی نائاسایی دۆزینەوەی شوێنی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتێرەکەی ڕەیسی و هاوڕێکانی و لێدوانی جیاواز و دژبەیەکی بەرپرسانی ڕەژیم گومانی سەبارەت بە چۆنیەتی و هۆکاری ئەم ڕووداوە دروست کردووە. خامنەئی لە کاردانەوە بەرامبەر بەم ڕووداوە دەستبەجێ لە کۆبوونەوەی هەیئەتی دەوڵەتدا بەشداری کرد و دواتر لە کۆڕی ئەو بەرپرسانەی سبادا کە سەردانیان کردبوو سەبارەت بەم ڕووداوەتی خەڵکی ئێران نابێت نیگەران بن، هیچ گرفتێک لە کارەکانی وڵاتدا دروست نابێت. لەم بابەتەوە سەناریۆی جۆرا و جۆر باس دەکرێت، وەک ئەوەی کە کەوتنە خوارەوەی ئەم هێلیکۆپتێرە ڕووداوێکی سادە نییە، بەڵکو پێدەچێت بەشێک بێت لە نەخشە ڕێگای هەنگاو بە هەنگاوی سپای پاسداران بۆ سەردەمی دوای خامنەئی. بێگومان بەم نزیکانە ڕاستیەکانی پشت ئەم ڕووداوە ئاشکرا دەبن، بەڵام سروشتی ئەم ڕووداوە هەر چیەک بێت هیچ لەو ڕاستیە کەم ناکاتەوە کە ئیبراهیم ڕەیسی یەکێک لە بەدناوترین سەرۆک کۆمارەکانی ڕەژیم لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بووە. ئەمڕۆ ئیتر لە لای خەڵکی ئێران جەلادی 67 بۆتە پاشگری ناسنامەی سیاسی ڕەیسی. ژیاننامەی سیاسی ناوبراو پڕە لە جنایەتی ترسناک کە بە تایبەتی لە کاتی قەتڵ عامی زیندانیانی سیاسی لە ساڵی 1367 هەتاوی ئەنجامی داوە. راپۆرتەکان باسلەوە دەکەن کە هێزەکانی ڕەژیم بە شێوەیەکی بەرچاو لە شەقامەکانی تاراندا ئامادەییان هەیە بۆ ئەوەی پێش بگرن لە ئەگەری هەر چەشنە کاردانەوەیەکی جەماوەر بەرامبەر بە هەواڵی مردنی ڕەیسی. هەندێک لەو گرتە ڤیدیۆیانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراونەتەوە ئاماژە بەوە دەکەن کە خەڵکی شارە جۆرا و جۆرەکانی ئێران بە یاری ئاگرین خۆشحاڵی خۆیان سەبارەت بە هەواڵی مەرگی جەلادی 67 دەربڕیوە. هاوکات ئاژانسی هەواڵی ئەمنیەتی تەسنیم ڕایگەیاند کە داواکاری گشتی تاران هۆشداری داوەتە هێندێک لەو ڕۆژنامە نووسانەی کە هەواڵی ناڕاستیان لەبارەی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتێرەکەوە بڵاو کردوێتەوە. مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 1367 هەتاوی بیرهێنەرەوەی یەکێکە
لەو جەنایەتە ترسناکانەی کە لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەڕێوە چووە. لە ماوەی ئەو دوو مانگەدا ڕژیمی ئیسلامی دەستیدایە جەنایەتێک کە ئاسەوار و بەڵگەنامەکانی ئەو پەڕی دڵڕەقی و وەحشیگەری دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی نیشان دەدەن. خومەینی و ڕاوێژکارەکانی کە لە دوای شکستی ڕژیم لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق نیگەرانی پەرەسەندنی ناڕزایەتی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئێران بوون، بە ئامانجی چاوترسێنکردنی جەماوەری بێزار و وەگیان هاتوو لە دەست شەڕ و نەهامەتی ئابووری پلانی کوشتاری زیندانیەکانیان داڕشت. پرۆژەی قەتڵی عام و کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێران ڕۆژی هەینی 28 گەلاوێژی 1367 هەتاوی تەنیا ڕۆژێک دوای خواردنەوەی جامی ژەهری قبولکردنی ئاگربەست لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا بە فەرمانی خومەینی ڕێبەری ڕژیمی ئیسلامی دەستی پێکرد. بە فەرمانی ڕاستەوخۆی خومەینی دامەزرێنەری حکوومەتی ئیسلامی هەیئەتێک بۆ بەڕێوەبردنی ئەو جەنایەتە دیاری کرا کە دواتر بە هەیئەتی مەرگ ناسرا. یەکێک لە ئەندامانی هەیئەتی مەرگ ئیبراهیم ڕەیسی جێگری ئەو کاتی داواکاری گشتی وڵات بوو. ئەو هەیئەتە لە ماوەی دوو مانگدا هەزاران زیندانی سیاسی لە ناو زیندانەکاندا گول لە باران کرد یان لە سێدارەیدان. ئیبراهیم ڕەیسی کە زستانی 97 بە فەرمانی عەلی خامنەئی وەک بەرپرسی دەستگای قەزایی حکوومەتی ئیسلامی دەستنیشان کرا و دواتر و تا کاتی ئەم ڕووداوە پۆستی سەرۆک کۆماری بەدەستەوە بوو، لە نێو ئەندامانی هەیئەتی مەرگی ئیعدامەکانی ساڵی 67دا بە بەرزترین پۆست گەیشت بوو. ئێستا بە مەرگی ڕەیسی بەداخەوە خەڵکی ئێران ئیمکانی ئەویان نەماوە کە ڕۆژێک لە ڕۆژان وەک یەکێک لە جنایەتکارانی کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی ساڵی 1367 بیکێشنە پای مێزی محاکەمە و دادگایی بکەن. بەڵام بەدەر لە پێشینەی ئیبراهیم ڕەیسی و هاوڕێکانی ئەم ڕووداوە بە مەبەست بوو بێت یان بەڕێکەوت نەک هەر قەیرانی دەسەڵات لە ناو دەستگای ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی کۆتایی نایەت، بەڵکو قوڵتر دەبێتەوە و ئەگەری ڕوودانی ڕوودا و گەلێکی تند و تیشتری دیکەی لەم چەشنە لە داهاتوودا دوور لە چاوەڕوانی نابێت.